بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بەڕێزان و خۆشەویستان گەنج و لاوە بەڕێزەکان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین لە زنجیرەی هەفتە هەمین بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەینەوە سەبارەت بە تەفسیر و لێکدانەوەی سوورەت جزئی عەمە وەها ئێستا گەیشتینە سوورەتی عەبەس. سوورەتی عەبەس بەشی یەکەم لە ئایەتی سەرەتایی یەکەم هەتا دەگەینە ئایەتی 23 لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبین. بەڕێزان و خۆشەویستان، سەرەتا پێناسەی ئەو سوورەتە. پێناسەی ئەو سوورەتە ناوی سوورەتی عەبەسە. وشەی عەبەس واتە گرژی، واتە نیوچەوانی ئینسان تووڕە و تند و گرژ دیار بیتن. و هەروەها ژمارەی ئاەتەکانی ئەو سوورەتە پیرۆزە 42 ئاەتە و لە شاری مەککەی پیرۆز دابەزیە. و زنجیرەی ئەو سوورەتە لە زنجیرەی یعنی تەسەلسولی سوورەتەکانی قورئان هەشتایەمین سوورەتە. لە دوای سوورەتی ئەننەجم دابەزیوە. ئەو بابەتانەی لەو سوورەتەدایە. طبعاً ئەو سوورەتە لەگەر ئەوەی ئاەتەکانی زۆر کورتە و هەروەها لە چاو یعنی سوورەتەکانی تر کە یعنی سوورەتێکی ئەوەندە درێژ نییە مامناوەندا، بەڵام چەندین بابەتی زۆر گرنگی لە خۆ گرتیە. یەک لەو بابەتانە ڕاستکردنەوەی بیر و بۆچوونێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەر بەوەی کەوا پێغەمبەری خوا صلوات و سەلامی خوای لەسەر شتێکی پێباش بوو لە ڕووی دەعوەوە، بەڵام خوای گەورە ڕاو بیر و بۆچوونی پێغەمبەری خوا ڕاست دەکاتەوە، ڕێگای ڕاستە ڕێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نیشان دەداتن. خاڵی دووەم ڕوونکردنەوەی پلە و پای قورئان. خوای گەورە باسی بەرزی و گەورەی ئەو قورئانی پیرۆزە دەکا کە کەلامی خوایە، چەند بەرزە، چەند پاکە، چەند بێگەردە ئەو کەلامی خوای گەورە سوبحانەه وتەعالە. خاڵی سێیەم لەو سوورەتەدا خوای گەورە سوبحانەه وتەعالە باسی بێباوەڕان دەکا. خوای گەورە تووڕەی خۆی دەردەبڕی لەوانەی کەوا بەدنمەکەن، لەوانەی کەوا بێوەفان، لەوانەی کەوا کافر و بێباوەڕن بەرامبەر بەخوا سوبحانەه وتەعالە و حەقی خوا نازانن. خوای گەورە دوعایان لێ دەکا بەوەی دەفەرمێ بە کوشتن بچن. خاڵی چوارەم لەو سوورەتەدا خوای گەورە لە سەرەتای ئەو سوورەتەدا باسی نیعمەتی مرۆڤبوونی ئینسان دەکا. یعنی کاتێک کە خوای گەورە سوبحانەه وتەعالە دروستبوونی ئەو مرۆڤە و نیعمەتەکانی خوای گەورە لەسەر ئەو مرۆڤەی باز دەکا. خوای گەورە یەک کۆمەر ژمارە نیعمەتی خۆی باز دەکا کە وەکو چاکەیەکی خۆی لەگەر ئەو عەبد و بەندانەی خۆی کردیە بە هەموو جۆرەکان و بە هەموو بیر و بۆچوونەکانی ئەو مرۆڤە خوای گەورە چاکە لەگەر هەر هەمویانی کردووە. خاڵی شەشەم لەو بابەتانی لەو سوورەتەدا هەیە. خوای گەورە سوبحانەه وتەعالە باسی دوا ڕۆژی مرۆڤەکان دەکا کەوا چاکەکانان لەگەر خراپەکاران عاقیبەت و دوا ڕۆژیان چۆن دەبیتن. و هەروەها خاڵێکی زۆر گرنگ کە خاڵی هەفتەمە، بابەتی هەفتەم لەو سوورەتەیدا کە باز دەکرێتن ئەویش ئەوەیە ئەو سوورەتە سێ پرسیاری زۆر گرنگ کە لە خەیاڵ و مێشک و بیر و بۆچوونی هەموو مرۆڤێکی ژیردا دەخولێتەوە. ئەو سێ پرسیارە خوای گەورە سوبحانەه وتەعالە وەڵامی ئەو سێ پرسیارە گرنگە دەداتەوە کە مەشهورە لە ناو بابەتی عەقائید پێی دەرن ئەلئەسئیلە ئەثەلاثە ئەضەروریە، سێ پرسیارە هەرە گرنگ و میهیمەکە کە بە خەیاڵی هەموو ئینسانێک دادێ. ئەو سێ پرسیارش ئەوەیە: من چێ دروستی کردووم، لە چێوە هاتووم؟ خوای گەورە وەڵاممان دەداتەوە لە ئاەتی ژمارە 18 19 20. و هەروەها خوای گەورە سوبحانەه وتەعالە لەو سوورەتە وەڵامی پرسیاری دووەمیشمان دەداتەوە، ئەی هەموو مرۆڤێک ئەویش کەوە بۆچی دروست کراوە؟ مەبەست لە دروستکردنی من، هێنانی من بۆ سەر ئەو ڕووی زەویە مەبەست چییە؟ خوای گەورە وەڵاممان دەداتەوە ئەویش لە ئاەتی ژمارە 1 هەتا ئاەتی 16. و هەروەها لە کۆتایی لە پرسیاری سێم ئەویش ئەوەیە بۆکوێ دەگەڕێمەوە، عاقیبەتی من دەبی کوبیتن. خوای گەورە وەڵاممان دەداتەوە لە ئاەتی ژمارە 22 و هەروەها لە ئاەتی 33 هەتا 42 باسی ئەو بابەت وەڵامی پرسیاری سێممان دەداتەوە لەبەر گرنگی بۆیە خوای گەورە سوبحانەه وتەعالە
بە چەند ئاەتێکی دوور و درێژ وەڵامی ئەو پرسیارەشمان دەداتەوە. ئێستا باسی برین تەوەری دووەم لە دەربارەی تەوەری سێم عەفوەن لە تەفسیری سوورەتی عەبەس دەینە سەر بابەتی سێم، تەوەری سێم، ئەویش پەیوەندی بە سوورەتی پێشوو. لە سوورەتی پێشوو خوای گەورە سوێندی بە چەند دروستکراوەکی خۆی خوارد کە فریشتە بە ڕێزەکانی خۆی بوو بۆ ئەوەی کە داکۆچی بکاو تاکید بکاتەوە لە بابەتی بەرپابووی ڕۆژی قیامەت و هەروەها خوای گەورە نمونەشی هیناوە عاقیبەتی چاکەکاران و دوا ڕۆژی خراپەکاران بەچی دەگا. نمونەی هیناوە بە موسا پێغەمبەر چۆن خوا لە دنیای سەربەرزی کرد لە قیامەتش هەتا ڕۆژی قیامەتی ئەو کەسە ئەو موسا پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لە بۆ دەچی لە پلە و پایە و مەقامێکی زۆر زۆر بەرزدایە و نمونەی هیناوە بە فیرعەون لە دنیای خوای گەورە سووک و ڕسوای کرد لە ناوی برد و فەوتاندی و لە ڕۆژی قیامەتێ سەرشۆڕ و حتا ڕۆژی قیامەتێ لەعنەتی لە بۆ دەچیتن. لەو سوورەتە پیرۆزەدا خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی چمان لۆ دەکا؟ باسی هەڵبژاردن و ڕیزی کەسێکمان لۆ دەکە لەو سوورەتەدا. بزانە باسی ڕێزی ئەوەمان لۆ دەکەن نەک هەر موسا پێغەمبەر لەبەرەوەی پێغەمبەرێکی ئولول عەزمە لەبەرەوەی پێغەمبەرە کەسێکە عاقیبەتی باشە دنیا و قیامەتی بە چاچی و بە باشی بڕێ دەکەن، نا بەڵکو ئەوەی مرۆڤ بی لە شەریعەتی ئیسلام لە دینی خوای گەورە بە قەدرە بە ڕێزە هەر مرۆڤێک بیتن. لێ لێرە خوای گەورە باسی ڕێز و قەدری مرۆڤێکی نابینامان لۆ دەکە لەو سوورەتە چەند بەرزە. خوای گەورە بە گەورەی خۆی دیفاعی لێ دەکا سەرزەنشتی پێغەمبەرەکەی خۆی دەکا لە پێناوی کەسێک کەوا نابینایە ڕەنگە لە ناو مجتەمەعی جاهیلی و نەفامی بە چاوکی سوک سەیر بکرێ، بەڵام لە دینی خوا لە ناو کۆمەڵگەی مسلمانی ڕاست و دروست ئەوانە کەسی زۆر زۆر بەڕێزن. خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی ئەو کەسەمان لۆ دەکا لە دواییشدا خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی عاقیبەت و دوا ڕۆژی ئەو کەسانمان لۆ دەکا کەوا کەسانی لە خوا ترس و ئیماندار و بەسەربەرزی ژیان و بەسەربەرزی مردن و بەسەربەرزی و بە ڕۆکی جوان و گەش و گەشاوە دەگەنەوە بە خزمەتی خوا و کەسانێک بە شەرمەزاری بە چاوشۆڕی دەگەنەوە خزمەتی خوای گەورە سوبحانەه وتەعالا. ئەوانەی بێباوەڕ بوون، ئەوانەی خراپەکار بوون، ئەوانەی حسابی ئەو ڕۆژە سەختەیان نەکردووە. تەوەری چوارەم لە تەفسیری سوورەتی عەبەس بەڕێزان و خۆشەویستان ئەویش باسی وشە و ماناکان. هەندێک وشە هەیە ماناکانی بە کورت و پوختی لێک دەدەینەوە. وشەی عەبەسە واتە نیوچەوانی گرش کرد وتەوەلا یعنی پشتی تێکرد، لەعەلەه یعنی بە ئومێدە، یەزەککا واتە خۆی پاک بکاتەوە، ئیستەغنا واتە بێنیازە، تەسەدا بێنیازی خۆی نیشاندا لە باوەڕ هێنان، یەسعا بە خێرایی بە توند و تۆڵی، تەلەها لێی بێ ئاگا بووی، سەفەڕە نوێنەرەکان، بەڕەڕە چاکەکان، قوتیلە بە نەفرەت بێت بە کوشتن بچێت، ئەنشەڕە زیندوو دەبێتەوە، لەمما یەقضی جێبەجێی نەکردووە. تەوەری پێنجەم هۆی دابەزینی ئەو سوورەتە پیرۆزە. ئەو سوورەتە کە سوورەتی عەبەسە سەبارەت بە سەحابەیەک هاوڵێکی پێغەمبەری خوا دابەزی سەڵات و سەلامی خوای لەسەر پێغەمبەر و ڕەزا و ڕەحمەتی خوا لەو سەحابە بێ ڕێزە ئەویش ناوی عەبدوڵڵای ئیبن ئومی مەکتومە. ئەو سەحابە بە ڕێزە سەحابەیەکی نابینا بوو، ئیمانی بە پێغەمبەری خوا هینا بوو. ئەو سەحابەیە زۆر بە پەرۆژ بوو لەوەی هەمیشە و بەردەوام هەر ئاەتێک بەسەر پێغەمبەری خوا دابەزی بایە زۆر بە پەرۆژ بوو بە زووتری کات ئاەتەکە لە پێغەمبەری خوا وەربگری و فێری بی و جێبەجێ بکە. بۆیە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەر کۆمەڵێک لە گەورە پیاوانی قوڕەیش لەوانەی کەوا کەل لە ڕق و کەل لە شەق بوون ئومێد وا بوو کە ئەگەر ئەوان ئیمان بین و بێنە ناو ئیسلامەتی و مسلمان بوونی خۆیان ڕابگەین باە خەڵکێکی زۆر بە دوای وان دەبوونە مسلمان و پێغەمبەری خوا پشتی ئەستور دەبوو چکە ئەوانە گەورە پیاوانی قوڕەیش بوون. چێ بوون ئەوانە؟ عوتبە و شەیبە، ئەبوو جەهل و هەروەها ئیمامی عەباسی کوڕی عەبدولموطەلیب، ئومەیەی کوڕی خەلەف، وەلیدی کوڕی موغیرە. ئەوانە کەسانی زۆر و سەرسەخت و کەل لە شەق بوون، دژ بوون بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.
بۆیە فرسەتێک هاتبووە پێش پێغەمبەری خوا زۆر بە جۆش و خۆشی زۆر بە دڵسۆزی قسەی لە گەریان دەکرد بانگەوازی دەکردن بەرەو ئیسلام بێن لەو کاتەدا عەبدوڵڵای ئیبن ئومی مەکتوم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هاتە ژوورەوە و ڕاستەوخۆ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم علمني مما علمك الله ئەوەی خوای گەورە فێری کردی ئەو ئاەتانی بەسەرت دابەزیوە لەو شەوەدا لەو ماوەدا حەز دەکەم فێرم بکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نیوچەوانی گرژ بوو پێی ناخۆش بوو لەبەرەوەی قسەی پێغەمبەری بڕی پێغەمبەری خوا بە خەیاڵی خۆی خەریکی بابەتێکی زۆر گرنگە ئەوانە ببنە مسلمان لۆیە بۆ جاری دووەم دووبارەی کردەوە دیسان فەرمی یا رسول الله علمني مما علمك الله ئەو جارە پێغەمبەری خوا ئەوە وەکو برێ پشتی تێکرد وتەوەلا یعنی پشتی تێکرد و فەرامۆشی کرد لەو کاتەدا طبعا ئەو نابینای ئاگەی لێ نییە لەبەرەوەی چاوی نابینی پێغەمبەری خواچی کردیان بەڵام خوای گەورە سوبحانه وتعالى لە حەفت طەبەقەی ئاسمان ئاگای لەو هەرس و کەوتەدا هەیە لۆیە ڕاستەوخۆ خوای گەورە ئاەتەکانی دابەزان نزیکەی عەفدە ئاەت دابەزی لە دەربارەی ئەو ڕووداوە خوای گەورە سوبحانه وتعالى سەرزەنشتی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم بە 16 ئاەتی سەرەتاییەکەی هەمووی سەرزەنشتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خوای گەورە سەرزەنشتی پێغەمبەر دەکات لۆمەی دەکات لەبەرچی ئەو هەرس و کەوتەت کرد بەرامبەر ئەو نابینایە ئەو ڕووداوەش برەی حافظی عێراقی لە کتێبی ئیحیا هێناویێتەوە کە دەفرمی هەموو پیاوەکانی سلسلەی ئیسنادی ئەو ڕووداوە هەمووی ڕیجاله صحیح وهەروە ئیبن حیبان لە کتێبی موارد الظمآن هێناویتەوە و ئیمامی حاکم لەسەر شەرتی صحیحەین لەسەر شەرتی شەیخەین دەکا بوخاری و موسلیم هێناویەتیەوە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەر هەموویان اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ئاەتە نەدابەزی پێغەمبەری خوا لەمە دووە زۆر ڕێزی لەو سەحابە دەگرت بەڵکو هەر کاتێک پێی دەگەیشت دەیگۆ مەرحەبا بالذی عاتبنی فیه ربی یا ئەخۆ بەخێر بێ ئەی عەبدوڵڵا ئەی ئەو کەسەی خوای گەورە لەسەر تو ئەمنی سەرزەنشت کرد ئەوەش ئیمامی حاکم ڕیوایەتی کردیە و ئیمامی ذەهەبیش بە صحیح و ڕاستی داناوە ئێستا تەوەری شەشەم لێکدانەوە و تەفسیری ئاەتەکان ئاەت بە ئاەت بە تێر و تەسەلی بە ویست و پشتیوانی خوای گەورە خوای گەورە سوبحانه وتعالى ڕوو لە پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم دەفەرموێ عبس وتولى طبعا ئەو شێوازە خوای گەورە بە فعلی ماضی باز دەکا هەردووچیان عبس وتولى باسی پێغەمبەر دەکا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ ڕووی گرش کرد وتولى و پشتی تێکرد بەڵام ناوی پێغەمبەری هینایە صلی الله عليه وسلم ناوی نەهێناوە خوای گەورە سوبحانه وتعالى خۆ ئەگەر ناوی پێغەمبەریشی بینابە هەبی گوت بە عبس رسول الله وتولاه ئەو هەی بگوت بە ئاساییە یان نا زۆر ئاساییە پێغەمبەری خواش دڵی گەردی نەدەگرت کە خوای گەورە کە خۆشەویستەکەیەتی کە پشتیوانەکەیەتی ئەگەر سەرزەنشت و لۆمەشی بکە لەکن پێغەمبەر پێی گەورەیە بەڵام خوای گەورە ئەوە وەکو ئادابێک فێری ئێمە دەکا کاتێک سەرزەنشتی کەسێک دەکەین لۆمەی کەسێک دەکەین نابی ڕاستە و خۆ ڕوبەڕووی بینەوە و لە ناو چاوی بچەقی چکە بەڕاستی خوای گەورە فێری قورئان لۆ ئەوەیە لە بۆ ئێمەشە وەخیتابەتی ڕەبانی و ئیلاهی هەتا ڕۆژی قیامەتێ لۆیە هەر کەسێک کە سەرزەنشتی کەسەکی کرد لۆمەی کرد وا چاکە ڕاستە خۆ پێی نەڵێتن پێی برێ هەندێک کەسەیە وا دەکەن ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر عیب و کەم و کورتێکی لە کەسێک یان چەند کەسانێک ببینی بە چی دەکرد دەچوە سەر مینبەر دەیفەرموو ما بالو ئەقوامی یەفعلون کەذا وکەذا ئەرێ چییە لەبەر چی کۆمەڵە خەڵکانێک هەن وا دەکەن سیفەتەکەی باز دەکرد لەوەی ئەوەی کەوە ئەو سیفەتەی تێدا بە خۆی دابستەوە بزانە تەمەشا بکە چەند جوانە خۆ پێغەمبەری خوا دەیتانی ڕاستە خۆ بینی باسی کە نا بینی بانجی کە و نەسیحەتی کە ئامۆژگاری کە بەڵام ئەوە چەند ئیستیفادەش تێدا ئیستیفادەی یەکەم ئەوەیە ئاگدارکردنەوەی ئەوانەی ئەو سیفەتیان تێدایە ئەوانەی ئەو سیفەتیان تێدانی خۆیانی لێ بپارێزن بەر لەوەی ئەو سیفەتە لە خۆیان بین نەدی خۆیان بپارێزن و خۆیان بە دوور بگرن لەو سیفەتە
بزانە تەمەشا کە خوای گەورە بەو شێوەی فێرمان دەکا کاتێک کە ئێمە لۆمەی کەسێک دەکەین عیبی کەسێک بازەکەین ناوی نەهێنین عەبەسە خوای گەورە دەفمێ ڕووی گرش کرد وەتەوەلا و پشتی تێکرد لێرەدا بزانە بەڕێزان و خۆشەویستان ئینسان ئەگە شتێکی بەدڵ نەبوو ڕنگدانەوەی ناودڵ لە چێ بە دەردەکەوی لە دەموچاو لە دەموچاوی ئینسان لۆیە هەر کاتێک کەسەکە دیت ڕووی گەشە ڕووی خۆشە نیشانەی ئەوەی دڵی خۆشە زۆر جاری وایە کابرە بە زۆری زۆرداری پێکەنین دەیتا سەر ڕووی خۆی بەڵام ئەو پێکەنینەوەکو دەڕێ پێکەنینێکی سناعیە وەنیا ئەسلی یعنی وەکوورێ ناو دڵ نایەتە دەرێ لۆیە زۆر مهمە ئینسان هەمیشە و بەردەوام ڕوو خۆش بی کەیف خۆش بی لۆ چکە لەبەر ئەوەی دڵ خۆشی نیشانەی ئەوەی دەموچاویشت جوان و ڕێک و پێک دەبیتن لۆیە خوای گەورە دەکە بازەکە بزانە تەمەشا بکە زانایان دەفەرمون یەک پێکەنینی ئینسان چاردە دەمار لە ڕووی ئینسان حەرەکە دەکاتن یەک پێکەنی یعنی دەبتە ڕاضەیەک بە دەموچاوی ئینسان لۆیە دەڵێن ئەوانەی کە ڕووخۆشن هەمیشە و بەردەوام پێ دەکەنن ئەو کەسانە دائیمە لۆت زۆر کەم لە دەموچاویان پێیا دەبیتن ئەو کەسانە دائیمە سووری خوێن لە دەموچاویان دەسوڕێتەوە هەمیشە و بەردەوام سۆر و سپین جوانن گەشن ئەدی ئەوانەی دائیمە نیوچەوانیان گرژە سبحان الله تەمەشارێکی دائیمە سەر و سیمای دەری شێرە دەموچاوی گرژە دەموچاوی ڕەشە چکە دائیمە پاڵەپەستوی خین لەوە سەرێ دێتن لەو دەموچاوەکانی دێتن ئەو کەسە دەقی پێوە دەگری دەبێتە کەسێک بەڕاستی کەسێکی وەها یعنی تند طبیعەت ناخۆش خەڵک هەر عەز ناکە تەمەشاشی بکە لۆیە صفەتی ئینسانی ئیماندار هەمیشە و بەردەوام دەبێت ڕووخۆش بێ بزانە کەواتە لۆیە بزانە خوای گەورە دەفەرمێ عەبەسە وەتەوەللا ڕووی گرش کرد و پشتی تێکرد کەینێ ئەن جاءەهو الأعمى باسی پێغەمبەر ناکە خوای گەورە سبحانه وتعالى ڕاستەوخۆ بەڵام ڕاستەوخۆ باسی نابینایەکە دەکەم کە عەبدوڵڵاه ئیبن ئومی مەکتوبە ئەن جاءەهو الأعمى کاتێک کەوا کەسە نابیناکە هاتە لای ئەن جاءەهو لەو کاتێک کە هاتە لای چێ هاتە لای پێغەمبەر الأعمى نابیناکە لۆ لێرە خوای گەورە سبحانه وتعالى بە ئەلفلامی تعریف واتە ئەو نابینایی کە معروفە چکە لەبەرەوەی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی واریدووە بە تایبەت لەو سەردەم تەنها یەک نابینا هەبوو کەوا ئیمانی بە پێغەمبەر هینابی نابینا بوو چاوی نەبوو بەڵام چاوی دڵی کرابووە بەڵام بینایی دڵی هەبوو لۆیە خوای گەورە کە باسی کافرەکان دەکا دەفەرمێ ئینەها لا تعمى الأبصار ئەوانە چاوی سەریان کۆرە نییە ولكن تعمى القلوب التي في الصدور بەڵام ئەوان دڵیان کۆرەیە کە لەناو سینجیاندایە دڵیان کۆرەیە لۆیە ئەو سەحابەیە بینا بوو لۆیە ئەو سەحابەیە زۆر کەسێکی گەورە بوو لەکن خوا عەبدوڵڵاه ئیبن ئومی مەکتوم ئەو سەحابەیە ئیمانی بە پێغەمبەر هینایە بزانن نابینا ڕێز و قەدر و حورمەتی چەند گەورەیە لەکن خوا نەک نابینا هەرچی کەم ئەندامە خوای گەورە سبحانه وتعالى لە قورئان ناوی دەینی الأعمى کوێرەکان نابینایەکان کە کەسێکی زۆر بەڕێزە بزانە لێرە خوای گەورە سبحانه وتعالى کە باسی دەکاتن ئەو عەبدوڵڵاه ئیبن ئومی مەکتوم سەحابەیەکی زۆر بەڕێز بوو ئەو سەحابەیە بەشداری غەزاشی دەکرد لەگەر پێغەمبەری صلی الله عليه وسلم کەواتە لێیە بەڕێزان و خۆشەویستان لە مجتەمەعی مسلمان لە کۆمەڵگەی مسلمان کەم ئەندام ڕێزی تایبەتی خۆی هەیە کەم ئەندام دەبی بژێوی ژیانی دابین بکرێ کەم ئەندام دەبی ڕێزی تایبەتی خۆی هەبی کەم ئەندام دەبی مافی مادی و معنەوی پارێزراو بیتن ئەوە ئەو شتەی لە ئەوروپا باز دەکرێ کە کەم ئەندامان لە ئەو پڕی ژیانی خۆشی دەژین واللهی ئەوە هەمووی لە ئیسلامدایە حتى لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە بە خەلیفەی پێنجەم ناو دەهێنرێتن و باز دەکرێتن دەڵێ دوای ئەوەی کە زەکات زۆر زیادی کرد هەستە بڕیاریدا هەر کەسێک نابینایە پێویستی بە کەسێکە دەستی ڕابچێشی مەعاش لۆ کەسێکی لۆ بۆ تەعینکەن تایبەت بەو نابینایە لەگەڵی بیتن تەمەشاکە ئیسلامی ئێمە ئەو دینە ئێمە چەند ڕاقیە چەند بەرزانە و سەربەرزانە سەری پێبەرز دەبتەوە کاتێک کە ئەو شتا ناوازە و جوانانە لە دینی ئیسلام دەبینین بەس بەداخەوە ئێمە لێی بێ ئاگاین ئینجا دەفەرمێ خوای گەورە وما يدريك
لعله يزكى وما يدريك أي محمد صلى الله عليه وسلم. سرتا خواي گەور سوبحان ڕاستە و قسەی لەگە پێغەمبەر نەکرد. ئێستا خواي گەور خطاب لەگە پێغەمبەر دەکا. وما يدريك دوای ئەوەی کەوا عیبەکەی تێپەڕان لەسەر پێغەمبەر ئینجا دەفەرمێ ئەی محەممەد وما يدريك ئایا ئەتوو وما يدريك تۆ نەتدەزانی ئەو مەبەستی چییە کاتێک ئەوەندە بە پەرۆشی دێتەکەنێت و قسەی تو دەبڕی. لعله يزكى ئەو بە ئومێدی ئەوەیە کەلیمەی لعل لێرە یعنی ئەو پەڕی ئومێد و ئاواتە خوازی ئەوەیە يزكى خۆی پاک بکاتەوە لە گونا. کەلیمەی تەسکیە لێرە بزانە خوای گەورە باز دەکا يزكى لە تەسکیەوە هاتووە. تەسکیە واتە ئەو سەحابە بەڕێزە ئەو عەبدوڵای ئیبن ئومی مەکتومە زۆر بە پەرۆشە زۆر ئاواتە خوازی ئەوەیەکەوە چ بکاتن هەرچی گونەح و خراپەیە لە خۆی لابدا و هەرچی صفاتی چاکە لە خۆی بیتە دێ لەوەی وەرگرتی قورئان و هەروەها فێربوون و کارپێکردیتی. ئەوە تەسکیەیە. قورئان خوێندن عەمەلکردن بە قورئان گەورەترین باشترین و چاکترین ڕێگای تەسکیەیە. اینجا خوای گەورە دەفەرمێ ئەو یەذەکەڕ فتنفعه الذکرى. خۆ ئەگەر قورئان و ئاەتی نوێش دانە بەزیبتن کە لەو شەوە دابەزیبی ئەو یەذەکەڕ یاخود ئەی محەممەد المستەفا ئەو ئومێد و ئاوات و بە پەرۆش بوو ئەوەی شتێکی بەبیر بینیەوە ئەو یەذەکەڕ یاخود بیری بخەیەوە شتێکی بیر بخەیەوە اینجا لەو شتێک کە ئەتو بیری دەخەیەوە فتنفعه الذکرى ئەو یادەوەری و ئەو ئامۆژگاری کە ئەتو پێی دەکەی فتنفعه سوودی لێ دەبینی هەم لە دنیای هەم لە قیامەت. لۆوەی هاتبوو ئەو سەحابەیە لۆی ئەوەندە پەرۆش بوو. ئەمما من استغنا طبعا ئەوە باسکردی چێە هەتا ئێرە لەو چار ئاەتە عەبدوڵای ئیبن ئومی مەکتوم. ئەو جارە خوای گەورە باسی چێ دەکا ئەدی ئەوانەی کەوا لەو کافرە زلهێزانە لەو بێباوەڕانە عوتبە شەیبە ئومەیەی کوڕی خەلەف ئەو پیاوە گەورانەی کە هاتینە و ئەتوو حەز دەکەی ئەوان ئیمان بینن بەڵام ئەوان بە پێچەوانەی عەبدوڵڵان کون. ئەمما من استغنا بەڵام ئەو کەسەی کەوا ئەتوو بە پەرۆشی و حەز دەکەی ئیمان بینن ئەوان ئیستەغنا. معنای چێ ئیستەغنا؟ یعنی بێنیازی خۆیان پیشیان دەدەن وان نیشان دەدەن کە ئەوان پێویستیان بەم ئامۆژگاری تو نییە پێویستیان بەو ئاەتانەی تو نییە. ئەوان وان خۆیان نیشاندن زۆر لەوەی گەورەترن کە بێن بەجێی تو بکەن. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەلیمەی ئیستیغنا لە زمانی عەرەبی واتە کەسێک بری ئەم پێویستم بەو شتەی نییە خۆی بە گەورەتر دابنێ لەو شتا. لۆیە بزانە ئەوان خۆیان بە دەوڵەمەندتر و چاکتر و بێنیازتر نیشان دەدەن لەوەی کەوا بڵێن ئەمە پێویستمان بە وەحی و ئامۆژگاری تووە. فأنت له تصدى بەڵام ئەتوو چ دەکەی دێی پێشیان لێ دەگری. فأنت له لە بۆ ئەو جۆرە کەسە کە بێنیازی خۆی نیشان دەدا تصدى ڕێی لێ دەگری پێشی لێ دەگری لەوەی کەوا بە زۆر یعنی بە حەز و ئارەزووی خۆت هەوڵ بدەی ئەو کەسە ئیمانی بخێ ناودڵ بەڵام بەویستی تونیە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وما عليك ألا يزكى. اینجا ئەی پێغەمبەری خوا هیچ شتێک لەسەر تو نییە ئەگەر کەسێک ئیمان نەینی ئەگەر کەسێک حەز نەکا خۆی پاک بکاتەوە لە گونا وازبینی لە کوفر و شرک بەرەو ئیمان بێ وازبینی لە خراپەکاری بەرەو چاکەکاری بێ وما عليك چ گوناه و تاوانێک لەسەر تووە. یعنی خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا وما عليك إلا البلاغ يعني إن عليك إلا البلاغ هیچ شتێک لەسەر تو نییە تەنها گەیاندن لست عليهم بمسيطر ئەتوو سەیتەرە و توانای دەسەڵاتی تو لەس ئەوەی نییە کە ناو ئیمان بخێ ناو دڵیوان. لۆیە بزانە خوای گەورە وما عليك ألا يزكى چ تاوانی توی تێدایە چ گوناهەک لەسەر تو دەنووسێ کاتێک کە ئەوان خودی خۆیان نایانەوێ بەرەو پاچی و بەرەو بەرزی و بەرەو باشی بێن. وأما من جاءك يسعى ئەو جارە خوای گەورە جارێشتر دێتەوە لای چێ لای باسکردنی عەبدوڵای ئیبن ئومی مەکتوم. وأما من جاءك يسعى بەڵام ئەو کەسەی کەوا يسعى زۆر بە پەرۆشی زۆر بە خێرایی زۆر بە گورج و گۆڕی دێتە لای تو جاءك دێتە لای تو يسعى زۆر بە گوڕوتینەوە زۆر بە گورج و گۆڵیەوە بە نابینایی خۆی بە کوتەکوتی گۆپارەکەی خۆی دێتە لای تو لۆی فێری دین بی لۆی فێری دین بی وهو يخشى لەبەرچی ئەوەندە بە پەرۆشە لەبەرچی ئەوەندە تامەزرۆیە
وهو يخشى أو عبد الله أو صحابة بريزة وهاو شيوي يخشى دا ترسيل عاقبتي خوي دا ترسيل جهنم دا ترسيل غضبي خوا دەیوێ لە هەموو ئەو شتانە خۆی ڕزگار بکە بە وەرگرتنی پەیامی خوا کەمایی دڵنەواییە کەمایی دڵنیاییە کەمایی خۆشیە کەمایی سەربەرزی دنیا و قیامەتە لێ ئەو سەحابەیە ئەوەندە بەپەرۆشە وهو يخشى ترسی خوای لە دڵە ترسی خوا ئەهەم بزانن لە هەفتەی ڕابردوو زنجیرەی پێشی باسمان کە ترسی خوا بەرەو خوای خوات دەبا ترسی خوا هەوڵ و کۆششت زیاتر دەکات زیاتر هەوڵت دەدا وا لێ دەکات ئینسان چۆک دانەدا زیاتر و زۆرتر و باشتر بەرەو دینی خوای گەورە خزمەتی دینی خوای گەورە بکەیت بەڵام ئەتوو بەرامبەر ئەو سەحابە بەڕێزە فأنت عنه تلهى فأنت ئەتوو ئەی پێغەمبەری خوا عنه واتە سەبارەت بەوی تەلەها خۆت لێ پێ ئاگا کرد تەلەها عنی خۆت مەشغول کرد کە ئەنەه ئاگال لەوینە خۆت خەریکی بێ باوەڕەکان کرد ئەوت فەرامۆش کرد و وازت لێ هینا هەتا ئێرە ئەو ئاەتە هەمووی سەرزەنشتێکی ڕاستە و خۆیە سەبارەت بە بابەتە ئینجا پێغەمبەری خوای گەورە سوبحانەهو وتەعالە دێ بەڵام ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەلا نەخێر هەرگیز ئەوەی کەوا ئەو بیر و بۆچوونەی کەوا ئەتوو وات کرد جارێشتر وامەکەوە بزانە ئینەها ئەو پەیامەی خوای گەورە ئەو قورئانە تەذکیرە بیرهێنانەوەیە لە هەموو خەڵکێک فمن شاء ذكره جا کەسێک بیەوێت یادی دەخاتەوە واتە فمن شاء هەر کەسێک کەوا خوای گەورە ویستی لەسەر بێ سبحانه وتعالى ذكره بەو قورئانە شتی بیر دەکەوتەوە خوای گەورە بیر دەکەوتەوە والله زۆر کەسێک جێی لێک ئاەت بووە ڕاستە و خۆ ئیمانی هینایە ئەها ئەو فمن شاء لەبوو مەشیئەتی خوا دەگەڕێتەوە هەندێک لە مفەسرین دەفەرموێن یان هەر کەسێک بیەوێ ذكره بەڕاستی بیر و خەیاڵی خۆی دەکاتەوە ورد دەبێتەوە لەو قورئانە دەگاتە گەورەترین بەبەست و ڕاستی لۆیە ئیمان دەینی ئینجا خوای گەورە دەفەرمێ ئەو قورئانە ئەی محەممەد المستەفا بەخوای پێویستی بەوەی نییە بە زۆری زۆرداری بیخێ ناو دڵی خەڵکی ئەو قورئانە فی صحف مکەڕەمە لە چەندین پەڕاوی زۆر ڕێزداردایە یعنی کەلامێکی زۆر گەورەیە مادام گەورەیە مادام بەرزە بە قەدرای بەرزی خۆی کار لە دڵەکان دەکاتن مەرفوعەتی مطهرە ئەو قورئانە پلە و پای زۆر بەرزە و هەروەها پاچیشە معنەتی پاکە لەوەی کەوا قسەی خەڵکی تێدابی کەواتە تەنها کەلامی خوای گەورەیە پاکە لەوەی دەستکاری بکرێ یعنی پاک کرایتەوە و هەتا ڕۆژی قیامەتش بە پاچی دەمینێتەوە بئەیدی سەفەرە ئەو قورئانە بەدەستی چێدا بەدەستی چێوەیە بەدەستی ئەو فریشتە بەڕێزەوەیە کە جوبریلە کە نوێنەرە لە بەینی پێغەمبەران و خوای گەورە ئەو سەحابە ئەو کیرامی بەڕەڕە ئەو فریشتانەی کەوا پارێزگاری ئەو وەحیەن نوێنەرن لە بۆ دابەزینی ئەو قورئانە ئەوانە کیرامین ئەو مەلائیکەتانە و ئەو فریشتانە زۆر بەڕێزن بەڕەڕە چاکەکارن ئینجا خوای گەورە دێ باسی چێ دەکات باسی بێباوەڕان دەکات بەڵام ئەو بێباوەڕانەی کەوا ئەتوو ڕوو تێکردن ئەوانە قوتیل الئینسان ما ئەکفەڕە دەگ ئەو ئینسانە بە لەعنەت بی ئەو ئینسانە بە کوشتن بچی ئەو ئینسانە لە ناو بچی و بە هیلاک بچی و بفەوتێ ما ئەکفەڕە چەند بەدنمەکە چەند ئینسانێکی بێوەفایە کەلیمەی کوفر لە زمانی عەرەبی واتە شاردنەوەی چاکەکان یعنی وەرە بەس بیر بکەوە لە نیعمەتەکانی خوا چەند زۆرە ئەو ئینسانە یەک لە نیعمەتەکانی خوای گەورەی ناکەوتە بەرچاو بیری لێ بکاتەوە نیعمەتی چاو نیعمەتی لوت نیعمەتی ددان نیعمەتی ئەو مووە یەک تاڵە موو گەورەترین نیعمەتی خوایە ئەگەر ئەو موانەی سەرت بێتە خوارێ بزانە تەماشاکە خۆت دەبینی وکووە کابرا تووشی سەرەتان دەبی ناخۆشترین شت لە ڕووی معنەوی ئەو ئینسانی کە دادەبەزی کاتێک کەمووی لە قەلبی هەردەوەرێتن هەر نیعمەتی خوا چەند زۆرە لۆی خوای گوتم ئەو ئینسانە چەند بەدنمەکە چەند بێوەفایە چەند کافرە ئین خەلەقە ئەو ئینسانە بەس بابیر بکاتەوە لێرە خوای گەورە وەڵامی پرسیاری یەکەممان دەداتەوە ئەو سێ پرسیارە گرنگە با ئینسان بیر بکاتەوە لە تشتێک دروست کراوە من نوتفەتین خەلەقەه فەقەدەرە لە یەک دڵۆپە ئاو خەلەقەه خوای گەورە خەلقی کردووە لە یەک دڵۆپە ئاو دڵۆپە ئاوێک
کاتێک کە ئینسان دەبینی بێزی نایە تەماشای بکە درۆپە ئاوێک بەڕاستی زۆر یعنی کەمە زۆر یعنی سووکە زۆر شتێکی قێزەونە خەلە فەقەدەرە ئینجا خوای گەورە سوبحانەهو وەتەعالە ئەگە تەقدیر و ئیلای خۆی لەسەر نەبیتن هەزارەها پشکە ئاو لەو جۆرە ئاوی تۆی ژن و پیاو بینە خوای گەورە ئەگە تەقدیری لەسەر نەبیتن نابتە منداڵ فەقەدەرە خوای گەورە خۆی سوبحانەهو وەتەعالە ڕێژی دەخا خوای گەورە خۆی بە بەرنامە و سیستەم و یاسای خۆی وا دەکە ئەو دڵۆپە ئاوە بپیتێندرێ لەگەر ئاوی ئافرەت ئینجا لە ناو ڕەحمی ئافرەتێک ئۆقرە بگری ئینجا لە ماوەی 9 مانگ و 9 ڕۆژ منداڵێکی لە پەیداوی اینجا خوای گوتمە ثم السەبیلە یەسەرا ئێمەین ڕێگای هاتنە دەرەوەی ئەو منداڵە لە ناو زجی دایکی ئاسان دەکەین بەوەی کەوا منداڵێک بزانە تەمەشاکە ڕەحمێک سەرەتایەکەی زۆر هەر هەندی دەستی ئینسان دەبی یان نا ئەو مندە لەگەر گەورە و گەشەکردنی ئەو منداڵە ڕەحم گەورە دەبیتن گەورە بوونێکی ئەو تۆ جاروێ منداڵ دەبتە چیلۆیەک و چیلۆیەک و نیو 2 چیلۆ 3 چیلۆ منداڵێک لە دایک دەبی لەگەر یعنی ئەو ڕەحمە توانای هەیە بە ئەو ئەندازە گەورە بی اینجا لە دواییدا وردە کاتێک کە بەرەوبوونی منداڵەکە دەچی ئەو ڕەحمە دەکشێ پاڵ دەنێ بە منداڵەکە اینجا ڕێگەی هاتنە دەرەوەی ئەو منداڵە ئاسان دەبیتن ئەو دایکە ئەو منداڵەی دەبیتن بە زۆر بە ئاسانیان ثم السەبیلە یەسەرەیان ڕێگای ژیانی ئینسانمان ئاسان کردووە لۆ چێ لۆ ئەو کەسەی پەیامی خوای گەورە بگریتن ئەو کەسەی دینی خوای گەورە بکاتە سەرمەشق و هەروەها بیکاتە بەرنامەی ژیانی خۆی زۆر ژیانی ئاسان دەبیتن ثم ئەماتەه فەئەقبەرە لە دواییدا ئێمە ئەو ئینسانە دەمرێنین دەمری بەرەو ژیانیشتر دەڕوا ئەوجا فەئەقبەرە لە بۆ ڕێز و قەدری ئینسان جیا لەگەر هەموو ژیان لەبەرەکانی تر دەبی قەبری هەبی دەبی گۆڕی هەبی دەبی بە ڕێزەوە بدێژرێنرێتن لە کاتێک منداڵ لە دایک دەبی لە بنجەی ڕاستی بانگ دەدرێت لە بنجەی چەپەی قامەت دەکرێت اینجا هۆزەبانەی لۆ دەکرێت وەکو مەڕاسیمەک لۆ هاتنە دنیای ئەو منداڵی لە دوایی داش کە دەمری ئەگەر منداڵ 1 سەعات لە ژیان بێتە دنیا نوێژی لەسەر دەکرێت دەکفن دەکرێت دەشورێ نوێژی دەشاردێتەوەش وەکو کەسێکی ئاسایی ئەوە قەدری ئەو ئینسانەیە ثم إذا شاء أنشر هەر کاتێک خوای گەورە ویستی لێبی و کاتی زیندی بوونەوەی ئەو ئینسانی بخوای گەورە زیندی دەکاتەوە کەلا نەخێر بەڕاستی لما يقضي ما أمر هێشتان کاتی ئەوەی نەهاتۆ کە خوای گەورە سوبحانەهو وەتەعالە کاتی ئەوەی نەهاتۆ ئەوانە ئەمر و فەرمانی خوای گەورە بەجێ بینواتە ئەوانەی کە ئەتوو بە پەرۆش بووی ئیمان بینن لەو کافرە زلهێز و بێباوەڕانە هێشتا کاتی نەهاتووە ڕەنگە هەندێکیان ئیمان بینن هەندێکیان هەر بە کافری بمێننەوە بە کورت و پوختی تەوەری هەفتەم پند و سوودە هەڵێنجراوەکان لەو چەند ئاتێ یەکەم کەم ئەندام ڕێزی تایبەتی هەیە لە شەریعەتی ئیسلام بەگشتی ئەگەر کەسێک نابی ئەگەر کەسێک شەلەبی ئەگەر کەسێک سەقەتبی ئەگەر کەسێک هەر کەم ئەندامیەکی هەبیتن لە ڕێزی لە ئاینی ئیسلام ڕێزی تایبەتی خۆی هەیە خاڵی دووەم ڕاستیەتی قورئان ئەو سوورەتە گەورەترین بەڵگەی موعجزەی قورئانە لەبەرچی لەبەرەوەی کاتێک کە ئینسان هەر کتابێک دەخینتەوە لە سەرەتای خینەوەی کتابەکەی کابرای نووسەری ئەو کتابە مەتقی خۆی دەکات دەرێ ئەو کتابم ئەو هانووسە و ئەو هامنووسە و زۆر جاری بۆندەش ڕناوەستی تەکلیف لە هەندێک مامۆستای لە خۆی باشتر دەکەم دەرێت خواشتەکەم لە پێشەکی ئەو کتابە لۆ بنووسە وەکو پێی دەنێت تەقریر یعنی وەکو برەی پێداچنەوەی ئەو کتابەکە مەتق و سەنای نووسەر و کتێبەکە دەکەن بەڵام خوای گەورە سوبحانەهو وتەعالە سەرزەنشتی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم ئەوە گەورەترین بەڵگەیە کە ئەو قورئانە کەلامی ڕەب العالەمینە و قسەی پێغەمبەری خوانیە چونکە کەسێک نییە شتێک لە خۆی بنووسەوە باسی سەرزەنشتی خۆشی بکات خاڵی سێەم خدای گەورە نازناوی ئەلئەعمای هینا لۆ جوولاندنی سۆز و عاتیفە دەبین زۆر کورکاکەەوە نابینە لۆ هەتا ئینسان سۆز و عاتیفەی زیاتر بی بەرامبەر بەو کەسە کاری چاکسازی و پاڵفتەکاری دەرۆن کردداری پیاوچاکان و پیاوە گەورەکان لە سەحابە لە پێغەمبەران بووە خاڵی پێنجەم نابێت لە هەموو کاتێک بە عەقڵ ئیش بکرێت زمین زۆر جاری وا هەیە ئینسان هەندێک جاری وا هەیە تەمەشا دەکەی ئەتو عەقڵی خۆت بەکاردەیی نا دەبی ئەتو دائیمەن وەحی لە پێش عەقڵ بی بەرنامەی خوای گەورە داوای چ لێ دەکە ئەو شتەی بکەیت لۆیە و ئەگەر لە بینی عاتیفە و عەقڵ هات عەقڵی هەردەبژێری خاڵی شەشەم ڕێزگرتنی کەسی دیندار و خواناس
خاڵی حەفتەم مسلمانی ڕاستەقینە و تەواو سوود دووپەند لە قورئان وەردەگرێت. خوای گەورە فەرمووی ئەو قورئانە تەذکیرە بینهینانەوە و یادەوەریە. خاڵی هەشتم قورئانی پیرۆز بەرز و پایەدار و پاک و بێگەردە، بۆیە ئێمەش پێویستە بە چاوی بەرز و بەڕێزەوە و بە حورمەتەوە سەیری بکەن و تێی بڕوانین. خاڵی نۆیەم خدای گەورە نەفرەتی کردووە، دوعای لە ناوچوونی کردووە بۆ کافر و بێباوەڕان، کەوانت لەعنەتکردن لە کافران بەگشتی لە زاڵمان دروستە، بەڵام بیت تەحدید دیاریکردنی ناوی کەسە چی زانایان دەرێن باش نییە و خراپە. تەوەری هەشتم ڕوونکردنەوەی هەندێک بابەت. یەکەم لە شەریعەتی ئیسلام کەم ئەندام هەندێک واجباتی لەسەر سووک دەکرێت، وەکو چی جەنگ و غەزا واجبە لەسەر تێگڕای مسلمانان، بەڵام لە بۆ ئەو کەسێک کەم ئەندامە خوای گەورە مەجالی تێدا کردەوە لۆی کەوە ئەو عوزری هەیە و دەتوانی بەشداری نەکاتن. بابەتی دووەم چوار شت پێویست کراوە لەسەر مسلمان بۆ برای خۆی لە دواییدا بکە و خوای گەورە لە قورئان ئاماژەی پێ کردووە. یعنی لەو کاتی هەر کەسێک دەمری وەکو مرۆڤ، هەر کەسێک مرد، ئەگەر ئەو منداڵە هاتە دنیا و مرد دەبی یەکەمین جار بشورێ، کفن بکرێ و نوێژی لەسەر بکرێ بشاردێتەوە. ئەوە ڕێز و حورمەتە لە بۆ تێگڕای مرۆڤایەتی. خاڵی چارم لەعنەتکردن و دوعاکردن لە کافران بەگشتی ئەوە دەبێت، بەڵام لەعنەتکردن لە کەسێک بە دیاری کراوی زانایان پێیان باش نییە و پێغەمبەری خواز لەعنەتی نەکردووە بە تایبەت لە تاکە کەسێک. یا ڕەبی خۆیان لێت دەپاڕینەوە، سوود بەخشمان بکەی لەوەی کە وتمان و دەیلێن. یا ڕەبی خۆیان بە ئیخلاصەوە لێمان وەربگری. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.